جێی خۆیەتی بەردەوام لە پشتی و خەڵکانە بین کە لەگەڵ منداڵانی ئۆتیزم ژیان دەکەن یان ماندوو دەبن. ئەمڕۆ وەکو وەفایەک بۆ ئەو خەڵکانی لەگەڵ منداڵانی ئۆتیزم ماندووە بین لە مەراسیمە لەگەڵتانە بین. هەرچی بکەین ناگەینە ئەوەی دایکێک باوکێک چی دەگوزارێنێ لەگەڵ منداڵەکەی بتوانین تێ بگەین ئەگەر خۆی زمان حاڵی خۆیان قسەمان بۆ نەکا. ئەمڕۆ بە نێنەرایەتی دایک و باوکانی ئۆتیزم خاتو سرو عەبدوڵڵایەکێک کە لە دایکی منداڵانی ئۆتیزم باس لەو گرفتە ڕۆژانەیانە دەکات کە لەگەڵ منداڵانی ئۆتیزم هەمانە یان خێزانەکان چی دەگوزارێن و ئازارانە کامانن کە زۆرتر دەیچێژن. من وەکو دایکێکی ئۆتیزم حەزەکەم پێتان بڵێم هیچ کەسێک لە حاڵ و گوزەرانی ئێمە تێناگات ئەگەر بە ڕۆژێک بە سەعاتێک بە چەند ڕۆژێک دانیشین ئێمە قسە بکەین حاڵ و ژیان و گوزەرانی ئێمە ناتوانین باس بکەین بە تەواوەتی. کەسێک کە تەنها لە ئێمە تێبگات هەمان ئەو خانەوادەیە کە مناڵێکی ئۆتیزمی تری هەیە. یعنی هیچ کەسێک ناتوانێت بە تەواوەتی لە ئێمە تێبگات مەگەر دایک و باوکێک کە خۆشی هەمان مناڵی ئۆتیزمی هەبێ. ئەژینا ئەوانی کە باس ئەکرێ ڕاستە ژیانی ئێمە بینین معاناتی ئێمە بینین بەڵام بۆ چەند ساتێکی کەمە لەوە چ ئێوە ئێستا لێرە بەڕێستان مناڵەکەی من ببینن کە دانیشتووە احتیمالەکە هەندێک کەس بڵێ مناڵەکەی باشە یا وەزعی باشترە سپاس بۆ خوا ئەو مناڵە باشە بەڵام ئەگەر بتانهێنم لە ماڵەوە دابنیشن بە چەند ڕۆژێک لەگەڵ منابژین احتیمالەکە هەر تەحمل نەکەن لەوە چ بە چەند ڕۆژێک تەحمل نەکەن بڵێ توانە و تااقەت و وزەی ئێوە زۆر عجیبە. بە ئاسوودەیی 4 کاتژمێر لە ناو سنتەری ئۆتیزم 4 کاتژمێر بە ئاسوودەیی مناڵەکانمان بۆ بەخێوەکەن و ڕاهێنانیان پێەکەن تەنها ڕۆژێکگەر مناڵەکەمان نەخۆش بێت نەیەتەوە بۆ سنتەر ئەو ڕۆژە پێوەی دیارە هەڵسوکەوتی پێوە دیارە بۆیە لێرەوە چاویان ماچەکەم دەستخۆشییان لێکم ئەم یادە پیرۆز ئەەکەم لە ڕاهێنەرە بەڕێزەکانیان بەڕاستی ئەڵێم ئێوە ماڵی دۆمی ئێمەن ئێوە زیاتر لە حکومەت زیاتر لەلایەن پەیوەندیدارەکان هەڵگری خەم و ئازارەکانی ئێمە دەستخۆشیتان لێکەم. تقریبی 2 ساڵ ئەبێت لە ئەم سنتەرە ئیش ئەەکەم وەک مامۆستای پەروەردەی تایبەت. سنتەری ئۆتیزم بەپێی ئاست ئیش لەگەڵ مناڵە ئەکرێت لەبەر ئەوەی هەر ڕاهێنەرە و بە بەرنامەی خۆی لەگەڵ مناڵ ئەجۆڵێتەوە ڕەفتار ئەکات بۆ سوودمەندبوونیان. من وەکو خۆم لەگەڵ ئەو مناڵانە ئیش ئەەکەم کە توانای فێربوونیان هەیە پۆلی ئەکادیمیمان هەیە. من لەوێ 4 تەلەبەم هەیە کە دوانیان ئێستا ئامادەم چنە قوتابخانە بۆ ساڵی داهاتوو ئینشاڵڵا ئەچنە قوتابخانە. بەیانیان یا باوکو دایکیان ئەیان هێنن بۆ داوامکردن یا تەکسیان پێ بۆ هاتوچۆکردن ئەیان هێنن و ڕۆژانە لە 8 داواممان دەست پێ ئەەکە هاتاوەکو 12:30 سەرەتا زۆر تەعاملێکی باشیان لەگەڵ تەحملێکی باشیشە هەبێ لەبەر ئەوی ئەو مناڵانە ڕەفتاریان نە ئاساییە و یعنی توانایەکی باشە ئەبێ ئەنجا ئەتوانێ ئیشە بکەی بۆ تەحملکردنیان چونکە ڕەفتاری نە ئاسایی ئەەکەن هەستان و دانیشتن و ئەوە ناکەن کە بەدڵی تۆیە بەڵامی تر ئەگە تەحمل لە هەبوو لەگەڵ جەوەکە ڕاهاتی ئەتوانی بیانگۆڕیت ڕەفتارەکانیان. بەپێی ئامارەکان زۆر ژماری ئۆتیزم ڕوو لە زیادبوونە ئیتر جاری واشە ئەچێتەوە بۆ ئەتوانی بیگەڕێنەوە بۆ هەڵە دەست نیشانکردن یان ئەیگەڕێنەوە بۆ زۆر بەکارهێنانی ئەلکترۆنیات لەبەر ئەوی مناڵەکان زۆر خولیای ئەلکترۆنیاتن. لێرەش تەنانەت کەیان هێن بەیانیان داوای تیڤ و کۆمپیوتەر و لاپتۆپ و ئەم شتانە ئەکەن کە حەزیان بە هەموو جۆرەکانی ئەلکترۆنیاتە. من ئەیگەڕێنەوە زۆر بۆ ئەوە لەبەرەوەی پێشتر ئەوە ڕێژەی ئۆتیزم لە ڕوو لە زیادبوون نەبوو.